سڵاتانی بۆم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەین. لە دوای پەیامەکەی جەنابی سەرۆک بارزانی ئێستا جموجۆڵێکی باش لە سەر ئاستی حکومی و پەرلەمانی دروست بوو بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکان لە وادەی دیاریکراوی خۆیدا کە ئەم ساڵە بەڕێوە بچێت بۆ ئەوەش لە ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردوودا هەردوو دەستگای هەڵبژاردننی پارتیوێکەتی لە پەرلەمان کۆبوونەوە و ئەمە سەرباری هەوڵەکانی پەرلەمان خۆی وەکو موئەسسەیەکی گرنگ لە بابەتی پرۆژە یاسایەکی ئاوەهادا دەبێت ڕۆڵی چی بێت بۆ ئەوەی کە هەموو ئەو خاڵانی کە پێویستە بە هەموار یاسای هەڵبژاردنەکان و دانانی ئەنجومەنی کۆمسیاران هەموو ئەمانە ئێستا بووە بە خەم و هەمی گەورەی لایەنەکان لەم قۆناغەدا. دوایین ئەپدەیت و زانیاری لەسەر بەڕێوەچوونی پرۆسەکە چیە؟ ئایا ئامادەکاریەکان بە شێوەیە کراون کە ئەم ساڵ فعلەن ئەو وادەیە کە سەرۆکایەتی هەرێم دیاری کردووە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت یاخود هێشتا گرفت و لەمپەر هەیە و دەبێت کۆدەنگی و هەماهەنگی زیاتر لایەنە سیاسیەکان ئەمە یەکلایی دەکاتەوە؟ ئایا پەرلەمان بە بێگەڕانەوە بۆ لایەنە سیاسیەکان دەتوانێت پرۆژە یاساکە باتە نێوهۆڵی پەرلەمان؟ هەموو ئەمانە دەکەمەوەی وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز سۆز عەبدولقادر بابان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان وەردەگرم. سۆز خان سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بێت. سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ بینەرانی کەناڵەکەتە. دوایین ئەپدەیت و زانیاری لەسەر ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەم ساڵ کە وادەکەی دیاریکراوە مانگی 11 دەکات، هەوڵەکانی پەرلەمان و حکوومەت و لایەنە سیاسیەکان بەکوێ گەشتووە؟ بەڵێ لە سەرەتاوە بە ئاماژەیەک بین کە بۆچی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ بە خەمی هەموو لایەنە سیاسیەکان و خەمی پەرلەمان خۆی و خەمی حکوومەت دیارە کە باسی ئێمە هەڵبژاردن ئەەکەین و باسی یاسای هەڵبژاردن ئەەکەین و ئەمە مانایەکی زۆر بۆ ئێمە بەخشێت، چونکە هەڵبژاردن خۆی یەکێکە لە کۆڵەکە سەرکیەکانی دیموکراسیەت و ئێمەش تەجروبەیەکی دیموکراسین لە ناوچەکەدا کەواتە ئێمە نامانێت ئەو تەجروبەی کە هەمانە لەکەدار بێ و تووشی کێشە و گرفت بێ کەواتە تەجروبەی درێژکردنەوەی ساڵێکی پەرلەمان تەجروبەیەکی ناخۆشە هەم بۆ پەرلەمانتاران خۆیان و هەم بۆ حکوومەت و هەم بۆ لایەنە سیاسیەکان. کەواتە ئەمڕۆ مەسەلەی هەڵبژاردن و کارکردن بۆ هەڵبژاردن گرنگیەکی زۆری هەیە بۆ ئێمە، چونکە کاتێک کە باسی هەڵبژاردنەکەین هەڵبژاردن بەدای خۆیان دەساودەستی دەسەڵات دەهێنێ، بەرنامەی تازەی کارکردن ئەهێنێ، خەڵقی نوێیەتە بە گڕوتینێکی ترەوە چ لە حکوومەت بێت چ لە پەرلەمان بێکاری خۆیەکە. بۆیە ئەم بابەتە گرنگیەکی زۆری هەیە و ئەهەمیەتێکی زۆری هەیە. بەڵام بەنسبەت ئەوەی کە پەرلەمان بەتەنها ئەم یاسای هەڵبژاردن ئەو یاسایە کە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە، یعنی یاسایەکی ئاسایی نیە بتوانین وەکو یاساکانی تر کە لە پەرلەمان خوێندنەوە یەکەم دووهەمی بۆ دەکرێت و دواتر دەرەنگی لەسەر درێ و دواتر ئەبێ بە ئەو یاسا بەرکاری کە کاری پێکرێ. بەڵام ئەم یاسایە بە پێچوانەوە ئەم یاسایە کە ڕەهەندی نیشتیمانی هەیە، واتە یاسایەکە کە حکوومەتی تازەی پێدا ئەمەزرێ، کەواتە ئەبێ ئەم یاسایە ئیجماعێکی لەسەر بێ، کۆدەنگیەکی لەسەر بێ بۆ ئەوەی بتوانرێ ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ بکرێ. بەڵام ئێمە دیارە کێشەکان هەیە لەسەر یاساخان پێشەوەی وەڵامەکانت تەواو بکەیت. ئەم یاسایە ئەوە ناعیبەیەکی گەورەی یاسایی وای هەیە کە بۆ نمونە دەبێ پێش ئەوەی پەرلەمان دەست بۆ هەڵبژاردن ببات دەبێ یاساکە وەرکاتەوە؟ سەبارەت بە وەڵامی ئەم پرسیارەت بەڕای من کارێکی ئاسایی هەموارکردنی یاسای هەڵبژاردن. بۆچی؟ چونکە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان ساڵی 92 کاتێک کە ژمارەیەکی ساڵی 92 کەواتە هەر لە ساڵی 92 لەگەڵ دروستبوونی یەکەم پەرلەمانی کوردستانە خەمی پەرلەمانتاران بووە و خەمی لایەنە سیاسیەکان بۆ کە یاسای هەڵبژاردن و چەند جارێک ئەم یاسایە هەموارکراتەوە. هەموارکردنەوەی بۆچێت؟ چونکە تۆ لە زروفێکە کات تۆ و هەر بهێنەرە بەرچای خۆت ساڵی 92 ئێستا ئێمە لە 2023 کەواتە گۆڕانکاریەکی زۆر نەک لە کوردستانە لە هەموو جیهان و ناوچەکەیە گۆڕاوە. کەواتە تۆ ئەبێ ئەو یاسایە هەمواریکەی تۆ بەپێی ئەو وەزع سیاسی و اقتصادی کە تازە تێکەی، نەک تەنها وەزعی ناو هەرێمی کوردستانش، نە بەعکسەوە ئەبێ وەزعی ئیقلیمیش لە بەرچاو بگری ناوچەکە و وەزعی هەموو جیهانیش لە بەرچاو بگری. کاتی یاسای خۆی هەڵبژاردن بۆچێ؟ بۆ دیموکراتێتە. کەواتە ئیمڕۆ بەنسبەت دیموکراتێتەوە لە عالەما چۆتە قۆناغێکی ترەوە، تەکنەلۆژیا دەورێکی زۆر ئەبینێ ئیمڕۆ لەسەر پێشکەوتنی کۆمەلگا و پێشکەوتنی دیموکراسیەت. کەواتە کارێکی ئاساییە کە ئەبێ مەسەلەی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بە پێی قۆناغ. ئەو بەرگە و مادە یاسایانەی کە لەنێو پرۆژە یاسایی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان هەیە کە دەبێ هەموار بکرێتەوە، کامانە زیاتر بۆ نمونە بەریەکەوتن گرفتی دروست کردو نێوان لایەنە سیاسیەکان، ئەوەی کە زۆر زەق و دیارە.
ئەگەر ئێمە پێش ئەوەی باسی یاسای هەڵبژاردن بکەین ئەبێ باسی ئەو ئامرازە بکەین کە هەڵبژاردننی پێکرێت کەویش کۆمسیۆنی باڵایە دیارە کۆمسیۆنی باڵا خۆی لەسەر هەڵبژاردننی ساڵی 2014 دانراوە نوێنەری هەموو حیزب سیاسەکانی تایە کە لە هەرێمە کارەکەن لەبەرەوە ئەهەمیەتی خۆی هەیە ئەبێ بۆ ئەوەی یاسای هەڵبژاردن بچێتە بواری جێبەجێکردنەوە کاتە بێ کۆمسیۆن ئاکتیڤ کرێتەوە واتە سەر لە نوێ جارێکی تر بە پرۆژە یاسایەک بە بڕیارێکی پەرلەمان سەر لە نوێ شەرعیەت بدرێتەوە بەم کۆمسیۆنە چکەم کۆمسیۆنش کۆتایی هاتۆ بە پێی ئەوەی کە دەمێ ساڵە دەست بەکارە کۆتایی هاتۆ دەبێ سەر لە نوێ کار لەسەر ئەوە بکرێتەوە کە چالاک بکرێتەوە ئەم کۆمسیۆنەوە کە بتوانێت سەرپەرشتی ئەم هەڵبژاردن ئەندامانی کۆمسیاران لەسەر چی بنەمایەکدا دەنرێن بۆ نمونە هەڵبژاردننی خولی شەشەم پێم وا بێت ئێستا ئەمە بۆ بە دەنگ و مناقەشە کە یعنی ئەمە بکرێت بە بنەما بۆ دانانی ئەندامەکان بە پێی پشتی بەرکەوتۆی لایەنەکان خۆی ڕێگا دروستەکەی لەسەر کام بنەمایەکە ئەسۆسخان خۆی هەر لە دنیا شاوایە بە هەڵبژاردن و کۆمسیۆن چ بە هەڵبژاردن خۆی چ کۆمسیۆن ئەمانە ڕەبتێکی ڕاستەوخۆی بە حیزبەکانەوە هەیە چکە تۆ کاتێکە حیزب بۆچی خەباتی حیزبایەتی خۆی کا لە چوارچێوەی ئەو هەرێم هەیە مەسەلەکە لێرا دەسەڵاتی سیاسیەوە کاتێکیش کە تۆ حیزبێک دەسەڵاتی سیاسی ئەگرێتە دەست کەواتە ئەرک و مەهامی ئەمانە هەموویەکێت سەرشانی خۆی پەرلەمان چێ پەرلەمان لەو بریتێ لەو قوبە سیاسی کە هەموو لایەنەکان و ئەطرافەکانی کە خەمخۆری ئەم کوردستانن لەویا کۆ ئەبنەوە کەواتە کۆمسیۆنیش بجارێکی تر بە پێی محاسەسەی حیزبی دانراوە لە هەرێمی کوردستانە کە بە پێی بەرکەوتەی ئینتیخابی بووە کە لە کاتی هەڵبژاردن بە پێی بەرکەوتەی حیزبەکان کۆمسیۆنیش ئەندامەکانی دانراون ئیتر ئەنجومەنی کۆمسیاران بێ یاخود مدیرێتی بەڕێوەبەرە گشتیەکان بێ دانراون ئەمە بەم شێوازە بەڵام ئێستا لەبەر ئەوەی بەرمەبنای هەڵبژاردننی 2014 بۆ کاتەکەی بەسەر چووە کە دیارە ئەبێ ئەمانەش سەر لە نوێ ئاکتیڤ بکرێنەوە سەر لە نوێ لەلایەن پەرلەمانەوە ئاکتیڤ بکرێنەوە چکە کۆمسیۆنی باڵا سەر بە پەرلەمانی کوردستانە کەواتە جارێکی ترە بێ ئەمانیش بە یاسایەک بەڕای ئاکتیڤ کرێنەوە بتوانن دەست بەکار بنەوە هەڵسن بە پرۆسەی بەجێگەیاندنی هەڵبژاردن هیچ ناوێک پێشنیار کرا وەکو ئەندامانی کۆمسیاران بۆ ئەوەی کە ناوەکانیان لە پەرلەمان دەنگی پێ لەسەر بدرێت بۆ ئەمە بژاردنە پێم وابێت چەند ناوێک اختیار کراوە ئەو شوێنانەی کە شوێنەکانیان بەتاڵ بووە باشە بەڵێ CV حیزبەکانی ئەعلان کراون CVیان داناوە و لە پەرلەمانیش لیژنەیەک دروست بۆ لەنەری هەموو حیزبەکانی تایە زیاتر خەڵقی شارەزان لە بواری هەڵبژاردنە ئەوانە ئەو سیڤیانە کە بۆیانێت لەلایەن خەڵقۆ کە تەقدیمی ئەکات ئەو سیڤیانە دیراسی ئەکرێ و ئیشی لەسەرەکرێ و شوێنە بەتاڵەکانیان پێپڕەکرێت لانی نەزاهە و بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک هەمیشە خەموو هەمی گەوری لایەنە سیاسیەکان بووە دانانی ئەندامانی کۆمسیاران لەسەر بنەمای حیزبی ئەمە گرفت و خەلەل بۆ بژاردنەکە دروست ناکات لە داهاتووە سۆزخان یان بۆ نمونە دەبێت بە پاکێجێکی تایبەت مامەڵە لەگەڵم کەیسا بکرێت سەری کە با ئێمە بێ بە ئەنجومەنی کۆمسیاران بەجێ پرۆسەی هەڵبژاردن خۆشی بەجێ ئێمە ئەنجومەنی کۆمسیاران کۆمەڵێک کەسی خاوەن بڕوانامە و شارەزا دیارە سەر بە حیزبەکانن بەڵام کەسێکی هەروان نییە کەسێکن لەوانەیە هیان بێ چەند ساڵێک بێ تەجروبەیەکی زۆری کۆکردبێتەوە لەسەر ئەنجامدانی پرۆسێ هەڵبژاردن ئەمانە بەجێ خوێن بەڵام ئەوەی کە ئێستا کێشەکە دروستەکە خودی ئەو هەموارکردنەوەیە کە دەبێ بگەینە ئەنجام لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن ئەم یاسایە خۆی گرنگە ئەمە بینیمان لە سەرەتاوە ساردی بەلایەنەکانەوە دیار بوو بەدەنگ هاتنەوە کەم بوو بەڵام خۆشبەختانە ئەم چەند ڕۆژەی ئەخێر جموجۆڵێک هەیە و ئەم کێشانە بەرجۆڵەکە وای کردووە لەسەر هەندێک بڕگە و مادە بگەن بە ڕێکەوتنی کۆتایی یاخود هێشتا گرفت و لەمپەر هەیە بە تایبەتی مەبەستمە لەسەر کۆبوونەوەکەی دوێنی نێوان پەرلەمان و هەردوو دەستگای هەڵبژاردننی پارتی ئەوەی زانیاریتە بێ کۆبوونەوەکە لەسەر چی ڕێکەوتن برای تێدا درا ئەوە نەی من ئاگام لێ بێ بڕیاری کۆتایی تیان نەدراوە بۆچی چونکە مەکتەبی دوای ئەوەی کە ئەمانە هەردوو بەشی هەڵبژاردننی هەردوو حیزبەکە چکە بەڕاستی سەرەتا کێشەی حیزبی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر هەنێک بڕگە و مادەی یاسای هەڵبژاردن ئەنی ئەمە دیارە هەمووشمان لە ڕێگای ئەگەر لە ئەندام پەرلەمانیش نەبین لە ئۆرگانە حیزبی حکوومیەکان نێشا ئیژنەکەین لە ڕێگای ڕاگەاندنەوە
ئەم حقیقەتە ڕۆژانە باسەکرێت چونکە مەسەلەیەکە پێویستی بە ئیجماعی نیشتیمانی هەیە ینی مەسەلەیەک نیە هەروە تۆ بیشاری تۆ لە ژوورە داخراوەکان نابێ بەعکسەوە هەموو کۆبوونەوەکان بەلاغی نهایی هەیە کۆتایی هەیە و ئەو بەلاغە کۆتاییە لەسەر ئەو خاڵانە باسەکرێ وەکو مەکتەبی هەڵبژاردنەکان وەکو دەستگای هەڵبژاردنەکان لەو بەلاغە کۆتاییە بەڵام ئەوەی کە بڕیاری ئەخیرەیە مەکتەبی سیاسی حیزبەکانە و دوێنێ ینی شتێکی زۆر باشە کە پەرلەمان وەکو مەرجەعیەتێک نەتائیجی کۆبوونەوەکان و بە دەرەنجامی کۆبوونەوەکان چۆتە بەردەسی بەڵام ئەوەنەی من ئاگادارم لەوانەشە دەنگی لەسەر بڕیاری تیایراوێ بەڵام بەپێی ئەبزانیاری من ئاگام لێ نێ کە چ بڕیارێکی لە تیادراوەکردنی پەرلەمان بۆ ئەم کۆبوونەوەی نێوان دەستگای هەڵبژاردننی پارتی و یەکێتی وا دەکات بۆ نمونە هەنگاوەکانی پرۆسی ئەنجامدانی هەڵبژاردننی خێراتر بکات بە قەنەعەتی من گڕوتینی ئاەتێ بۆچی چونکە پەرلەمان وەکو هەمومان نەزانین بەرزترین دەسەڵاتی یاسادانانە و ئەویش سبەینێ پەرلەمانیشە جارێکی تر ئەکەوێتەوە بەر ڕەخنەی جەماوەر و بە خەڵقی کوردستان کە ئەگەر جارێکی تر ئەمە دوانەخرێت یعنی ڕاستە حیزبەکان دەستیان هەیە بەڵام لەگەڵ شا پەرلەمان بەڕاستی قورسایی مەوزوعەکە کەوێتە سەرشانی پەرلەمان چونکە درێژکردنەوەی مودەی پەرلەمان هەروە ئاسایی نییە نەبۆ سەرۆکایەتی پەرلەمان نەبۆ پەرلەمانتاران ینی ئەگەر ئیلتیزامی حیزبی نەبێ باوەڕ ناکەم هیچ پەرلەمانتارێک اینکە بنجا بەڕاستی لە حاڵەتێکا کە سەرۆکی فراکسیۆنەکان کاتی درێژکردنەوەی پەرلەمان یاداشتێکیان ئیمزا کردووە لەو یاداشتا کۆمەڵێک خاڵیان بۆ خۆیان داناوە کە هێن تێیپەڕێنن لەم ساڵە یەکێک لەوانە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەوەی یەکێک لەوانە مەسەلەی ئاکتیڤکردنەوەی کۆمسیۆنی باڵایە یەکێک لەوانە مەسەلەی بودجە و ناردنێتی بۆ پەرلەمان ئەمانە وای کردووە کە پەرلەمان قورس بێ بەلایەوە کە وعد و بەڵێنەکانی خۆی چکە پەرلەمان ڕاستە حیزب بەشێکی خەڵقی حیزبیتیا بەڵام لە هەمانی کاتیشە نوێنەری هەموو خەڵقەکەواتە تۆ جارێکی تر بچیتەوە بەردەمی خەڵق و بڵێ جارێکی تر ماوەکەی خۆم لەبەرەوەی نەگەیشتونتە دەرەنجامێک ماوەکەی خۆم درێژەکەم وا بزانم کارێکی زۆر قورس و سەختە بۆ هەموو پەرلەمانتاران پێم بڵێت پەرلەمان توانیوێتی بە هێندەی ئەو حەجمە یاسایی و دەستوری کە لە ناوەندی سیاسی و حکومڕانی وڵاتە هەیەی توانێتی ئەو دەورە بەباشی خۆی ئەدا بکات یان هێشتا دەبێ زیاتر هەڵبدات بۆ ئەوەی کە دەوری زیاتری هەبێت بەخۆی بەنسبەت ئەو کات دەوری پەرلەمان چۆنە ینی ئەو یاسایانە و با بڵێن پرۆژە یاسانەک یاساکان دەبێت لەلایەن حکوومەتەوە بێ ینی حکوومەت و پەرلەمان ئەوە نیە هەرێکەی لە دۆڵێکا بێ حکوومەت و پەرلەمان یعنی دوو یەکەن کە لە یەکتری جانابنەوە حکوومەت پرۆژە یاسا نێرێ بۆ پەرلەمان لە پەرلەمان دەنگی ئاتێ و جارێکی تر ئەنێرێتەوە بۆ حکوومەت جارێکی لە ئەسنای جێبەجێکردنی ئەم یاسانەیە پەرلەمان چاودێری حکوومەت ئەکا یعنی کەواتە شتێک نییە بڵێ ئەمە بەجیا ئەوە بەجیا بەڵام ئێمە هەمومان وەزعی هەرێمی کوردستان نەزانین وەزعی ناوچەکەش ئەزانین دیارە تەئسیرێکی ڕاستەوە خۆی لەسەر پەرلەمان هەیە لەگەڵ وەزعەکانە و هەنێک جار ساردی ئەکەوێتە پەرلەمانەوە بە هۆکاری تەئسیرەکە باشە یاخود خراپە سۆسخان تەئسیرەکە ڕەبتە بە تەئسیری بەجەوی بە کەشی گشتیەوە یعنی جاری وا هەیە ئێمە هەمومان نەزانین دەرگیری هەنێک وەزعابین کە تووشی کوردستان تووشی ئەزمەیەکات تووشی قەیرانێکەکات بەڵام خۆی حەق وایە دروست وایە پەرلەمان لە ئەسکاتی ئەزمەکانە بەرنامە و پێشنیار و ئیشی قسەی خۆی هەبێت و کێشەیەک هەیە لە کوردستانە با من لێرە بەڕاشکایی بیڵم یەشتا پەرلەمان نەبووە بەو مەرجەعیەتە سەرەکیەی کە هەموو کێشەکان و هەموو قەیرانەکان بێتەوە ئەمە خۆی مشکلەی سەرەکی بە بڕوای من ئەمە مشکلەی کی بنەڕەتیە لە پەرلەمانی کوردستانە کە بۆ نمونە یعنی کۆمەڵێک شت ڕوو ئایا جاری وا هەیە دواتر پەرلەمان ئەزانێ کە خۆی ئەسڵ وایە ئەو کێشانە و ئەو قەیرانانە برێتە پەرلەمان و لە پەرلەمان شەنوکە و بکرێ و قسەی لەسەر بکرێ پەرلەمان بێ بە ئەو مەرجع ئەساسی کە هەموو کار و چالاکیەکانی هەرێم بۆکو بە شێوەیەکی مؤسساتی بەرێبەڕێتە پەرلەمان بۆ ئەمەی قوبوڵە نەدەبوو پەرلەمان یعنی لایەنی کەم دەور و ئەدای خۆی بە باشی بەڕێوە ببات بۆ ئەوەی ئەم کەم و کورتیە ئەمەی کە بەڕێز باسی دەکرێت لە دەوری پەرلەمان دروست نەبێت ئایا بەشێکی هەرە گەوری ناکەوێتە سەرشانی پەرلەمان کە پەرلەمان دەبێت خۆی لە هەر گرفتێکدا قسەی هەبێت چارەسەری پێبێت بە بڕوای من دەوری دەروی پەرلەمان زیاترە
ئەزان چۆنە ئێمە با ڕازگۆ بین یعنی بحكمي أوي إما لولاتي كان لوضعك إقليمي دياري كراوين وإنجا لو رشحلاتي شاين أمانة زياتر بابلين حكومة كاريجري أبيت وأركا كان زياتر أكيوت سرشاني حكومة بلام أبي برلمان خوي أم إيشد بكا بلام دياري أما بيوست با عمري برلمانو تمني برلمان لهرمي كروسانا كما كورت يعني تجربة برلماني من ئێمە کەمە هێشتا و پەرلەمان نەیتوانیوە خۆی جێگیرکە نەک پەرلەمان هەموو موئەسسە هەڵبژێراوەکان سە بۆ نمونە ئەنجومەنی پارێزگاکان یەکێک لەوانە ئەوانیش هەمان کێشەیان هەیە کە ئەنجومەنی پارێزگاکان بۆ نمونە ئەوە 8 ساڵ 9 ساڵە هەڵبژاردن نەکراوەتەوە یعنی ئەمە کێشەیەکە لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەبێ حیزبەکان دەستی بۆ بەرن و بە تایبەتی کە جونگە ئەساسیەکان بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەی لە حکوومەتی هەرێمە سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی حکوومەتە ئەمانە دەوری جدیان هەبێت چکە ئەمان پرۆژە یاسا ئەنێرن بۆ پەرلەمان ینی حکوومەت پرۆژە لە هەموو بوارەکانە پرۆژە یاسا ئەنێرێ بۆ پەرلەمان و ئەنجا لە پەرلەمانەوە جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ حکوومەت هەر بۆیە بەنسبەت ئەسۆستان پێشت وانە بابەتێکی دیکەی ئەوەی کە پەرلەمان ئەگەر لە خاڵی لە خاڵەکان لە پنتێک لە پنتەکان بە ڕۆڵی خۆی هەڵنەستا بێ پەیوەندی بەوە هەبووە کە بوون ئەو کادرانەی کە بوونەتە ئەندامی پەرلەمان توانای بەشەری و مرۆیی لە ئاستی پێویستان نەبووە یعنی ئێمە بۆ نمونە لاانە ڕەنگە پەرلەمان هەبوو بێ لەم خولەی ڕابردوودا چەند جارێک بە دیاریکایی قسەی کرد بێت ئایا خەڵک بۆ نمونە حەقی خۆی نییە بپرسێ حەقی خۆی نییە پرسیار کات لێرە ئەنستودی پێی هەیە ساڵانە راپۆرتی خۆی کا لەسەر ئەمە بەڵام خۆی لە پەرلەمانە سەرۆکی فراکسیۆنەکان دەوری جدی ئەبینن و ئەو بەڕێزشت ئەو ڕەخنەی کە گرتە من جارێکتر قسەی خەڵکە نە من دڵنیام قسەی خەڵقە بۆی لێرە باسیکەین ئەوە ڕەبتی بە خودی پەرلەمانەوە نییە ڕەبتی بە حیزبەکانەوە هەیە ئەوان ئەبێ بزانن ئەو کادرانەی کە ئەینێرن بۆ پەرلەمان کەسانێک بن هەم لە ڕووی چەندایەتی و هەم لە ڕووی چۆنایەتیەوە بتوانن ئەدای کاری پەرلەمانی بکەن من باسی هیچ چینێک ناکەم پەرلەمان لە حاڵێکی ئەوە هادا ناتوانێت لێپرسینەوە لە ئەندامەکانی خۆی بکات بە باش بە خراپ پەرلەمان لێپرسینەوە لە ئەندامەکانی خۆی ئەکا و ئەندامەکانی خۆی لە کاتی نقطە نیزامیە ئەو شتانی کە بیانەوێت هەمووی بە سەرۆکایەتی پەرلەمان ئەڵێن لە ناو پەرلەمانە پرۆسەکە بە ئوسوڵی خۆی ئەڕوات بە عادەتی خۆی ئەڕوا و کەمتر کێشە هەیە بەڵام و دوای ئەوە خلافی بینی حیزبەکانیش لە هەموو پەرلەمانی دنیا هەروە تۆ لەوێ بەڕای من لەوێ مناقەشە بکەیت و دەرگیری یەکتریبی باشترە لەوەی تۆ ئەزمەکەی ناو پەرلەمان بگوێزیتەوە بۆ سەر شەقام بەڵام ئەوەی کە کوواڵەتی ئەندامانی پەرلەمان هی هەموو لایەک ئەوە ڕەبتی بە حیزبەکانەوە هەیە چکە حیزبەکان کاندیدی خوان تەرشیحەکە ئەچمەوە سەر بابەتە سەرەکیەکە پەرلەمانی کوردستان بە بێ ڕێکەوتنی سیاسی دەتوانێت پرۆژە یاسایی هەڵبژاردن بێتە نێو هۆڵی پەرلەمان من هەر وەکو عەرزی جەنابتم کرد ئەمە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە و ئەگەر ئیتیفاقێکی نیشتیمانی لەسەر نەبێت بڕوای من ناکرێت ئەم ڕەهەندە ناگا بە نەتیجە ئەم ڕەهەندە نیشتیمانی ئیتیفاقی هەمەلایەنە دروست نەبووە تا ئێستا و کاتەکە درەنگە سوەس کاری لەسەرەکەن یعنی خۆی هەموو خەمی پەرلەمانیش ئەوەیە چونکە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێم ڕۆژەکەی دیاری کردووە 11 کۆمسیۆنی وەختی ئەوێەوە بوو جەشی ئەوێت بۆ ئەوەی ئەم کارە جێبەجێکە کەواتە ئێمە وەختەکەمان زۆر حەریجە وەختەکەمان زۆر ناسکە و تا زووتر کاری جدی بکرێ و ئەم ڕێکەوتنیی نیشتیمانی بکرێت لەسەر یاسای هەڵبژاردن ئەوە زەمکارێکی چاگە بێت و کوردستان زیاتر بەرەو پێشۆچێت و لەم قەیرانی کەیسەتی کەوتون ڕۆنی دیارە تا ئێستا لەسەر چەند بگە و مادەی پرۆژە یاساکە ڕێکەوتن کراوە ئەوەی من زانیاریم هەبێ لەسەر 4 بازنەی کێشە نەماوە تقریبن کوردستان بکرێت بە 4 بازنە ئەمیش بۆ خۆی ئەهەمیەتی هەیە لە ڕووی دیموکراتیۆ چکە هەر کەس نوێنەری خۆی ئەزانێ من ئەزانرێ کە نوێنەری سلەیمانی ئەناسرێم ئەمە لەبەرەوە زیاتر من ئەتوانم ڕبت بم بە هاوڵاتانی ناوچەکەی خۆمەوە ئەمە بەنسبەت دەم خاڵەوە بەنسبەت لەسەر کۆمسیۆنی هەڵبژاردنەکانیش کێشەیەکی ئەو تۆ نییە ئەوەی کە ماوە تۆ لەسەر پێکهاتەکانە کە ئەوەی ژەبێ کارێکی جدی بۆ بکرێ لەسەر کورسی پێکهاتەکان ئێمە پێکهاتەکان خەڵقی ڕەسەنی ئەم هەرێمن و دائیمەن جێگەی خۆیان هەبووەوە لە ساڵی
92 11 کورسی بۆ ئەم پێکاتانە عین لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمەوە ئەوان مافی خوان 11 کورسیان بۆ دانراوە بەڵام ئێستا کێشەکە لە بینی لەسەر ژمارەی کورسیەکانە بۆ ناوچەکان و لەسەر شێوازی هەڵبژاردنە ئومێد دەکەین بگەینە ئەو نەتیجەی ئەو خاڵەش بەدەست بێنرێت و ئەم کێشەیە کۆتایی بێت و ئەم کێشەیە پێوان نییە دابەشکردنی بازنەکان بە پێی پارێزگاکان ئەمە وا دەکات کە حەقی شەرعی پێکاتەکان بخوات ڕەنگە ئەمە خۆت باست کرد ئەمە بابەتێکی گرنگی جەوهریە لە کۆبوونەوەکان کە باس دەکرێت ڕوویای بزوتنەوەی گۆڕان بە دیاریکراوی چێ لەم بابەتە بزوتنەوەی گۆڕان ڕۆیای خۆی وازحە و لە هەموو کۆبوونەوەکانە بە هەموو لایەنە سیاسیەکان وتراوە وە لە پەرلەمان ئێمە زۆر ڕاشکاوانە قسەمان کردووە لەسەر ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان ساڵێک پێشەوەی پەرلەمان کۆتایی پێبێ ئەو پرۆژە یاسای خۆی پێشکەش بە پەرلەمان کردو بۆ ئەوەی نەکەوینە ئەم قەیرانەی ئێستا بەڵام بە هەر حاڵ ئەو ئیشە جێبەجێ نەکراوە بە هەندوو لە وەختی خۆیان وەرنەگیراوە بەڵام ئێستا بزوتنەوەی گۆڕان ئەیەوێت لە وەختی خۆیان هەڵبژاردن بکرێت وە کۆمسیۆنی باڵا ئاکتیڤ بکرێتەوانێ و ئەو چواربازنەی ئەو لە ئاعتیرازی نەبووە لەسەر مەسەلەی چواربازنەی مهم ئەوەیە هەڵبژاردنێکی پاک و نەزیح بکرێت و هاوڵاتیان بەشداریەکی جدی بکەن لەناو بۆ هەڵبژاردنەکە و بتوانن دەستەیەکی تازە و ڕۆحێکی زیاتر و تازەتر بکرێتەوە بە بەردەمی بەری پەرلەمانە و بتوانین قۆناغ هەڵبژاردننی خولی شەشەم ئەوەی من لە قسەکانی بەڕێزت تێگەشتم تا ئێستا هەڵەکان بۆ ئەوەی هەڵبژاردنە کاتی خۆی دابکرێت هەموو لایەنەکان ئەگەر کولی حادیسین حادیس ئەگەر هەڵبژاردن نەکرێت مەترسیەکانی ئەنجامنەدانی هەڵبژاردن چییە لەسەر ئەزمموی ئێمە ئەزمموی حکومڕانی چەند ساڵە ئێستا ئێمە ڕۆژانە لە ڕاگەان ناوخۆیەکان و لە ڕاگەان عالەمەکانەوە ئەی بیستین کە قسە زۆر لەسەر هەڵبژاردن نەکرێ وڵاتانی تر بە تایبەتی ئەمریکا و وڵاتە لە ئومەمی لە نەتەوەی گرتوەکان و ئەمانە هەمووی بە جددی قسە لەسەر ئەوکرێت کە ئینتیخاباتی ئەم ساڵ بکرێت لە هەرێمی کوردستانە یەک گەورەترین زەربەکە لە هەرێمی کوردستانی ئاهات ئەوەیە کە ئێمە ئەو مزداقیەتە نێودەوڵەتیە مان لەقەکەین ئەو شوێن عنی ئەو پێگەیە کە خۆمان هەمانە ئێستا لەناو مجتمعی نێودەوڵەتیە ئێمە لەقی ئەەکەین ئەو پێگەیە و کاریگەری نەرێنی ئەبێ عەفو لەسەر عیلاقەی ئێمە بەو وڵاتانەوانێ چونکە تا ئێستا ئەوان سەیری کوردستانەکەن وەکو مرکزی دیموقراتیەت لە عێراقا کەواتە کە ئێمە بکەوینە ئەوەی کە ئاهێن یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی کە هەڵبژاردنە ئەنجامینین کەواتە ئێمە ئەو مزداقێتی خۆمان لەقەکەن و لە لایەکی ترشەوە بەنسبەت هاوڵاتیانەوە یعنی هاوڵاتیان کاتێکەیە بۆ هەڵبژاردن میساقێک لەگەڵ ئەو کەسە نوخبانەی کە لە پەرلەمانن میساقێک بۆ ماوەی 4 ساڵ عەقدێگە نووسێ عەقدیش خۆ وەکو چۆن سەرەتای هەیە کۆتاییشی ئەبێت کەواتە جارێکی تر ئەو بربەستانە و ئەو ماوەی کە لە بینی دەسەڵات و پەرلەمان و عامەی خەڵقا هەیە ڕوو لە فراوان بوونەکە مەترسیەکە وای کردووە بۆ نمونە لایەنە سیاسیەکان لە هەندێک داواکاری خۆیان بێنە پێشەوە بۆ ئەوی پرۆژە یاساکە هەرچی زۆر بچێتە پەرلەمان یعنی وەکو خۆی وەکو ئەوی کە هەیە باز دەکرێت مەترسیەکە وەرگیراوە ئەوەنی کە تێبینی ئەکەین بەڵێ مەترسیەکان وەرگیراون ئەوە تا پاش وەختێکی زۆر کە وەختێکی زۆرمان لێ ڕۆژ بەڕاستی ئەوە تا حیزبەکان خۆیان بەرەوڕووی کۆبوونەوەکانە چن بۆ ئەوەی بتوانن هەرچۆنێک بێ ئەو یاسایە هەموار بکرێتەوە لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ و پرۆسەی هەڵبژاردننی پێ جێبەجێ بکرێت هەڵبژاردن لەم ساڵدا ئەنجام دەدرێت ناتوانم بڵێم بەڵێ ناشوانم بڵێم نەخێر چونکە هەوڵێکی زۆر جددی هەیە هەم لە پەرلەمان هەم لە ئەندامانی پەرلەمان و هەم لە حیزبە سیاسیەکانی شۆ کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ و بێ بەمایی سەرکەوتنی حکوومەتی هەرێم سۆز عەبدولقادر بابان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆران سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن